کوڕەکەم چوو بۆ سەفەر بۆ ئێران دەبن سنە و مەریوان سنە و هەمەدان گیراوە وا دوو مانگە گیراوە لەسەر پارتی گیراوە مۆبایلەکەی ڕسم پارتی تیا بووە و کاک مەسعود و ڕسمی پارتی تیا بوو این چەک و ئەسلحە و شتی تیا بووە هەوێی پارتی پێ گیراوە و سیارەکەی تا هۆیە جامڕەشە کتابی جامڕەشی بۆ کراوە گیراوە پێ و دوو مانگە لە ژوورەوەیە داواکاریمان لە حکومەتی هەرێمە لە کاک مەسعود و لە هەوڵێکمان بۆ بدا ئینشەڵا کوڕەکەم بە ئازاد کرێ وا دوو مانگە کوڕەکەم ناوەڵا پێشمەرگەنە یەک دیناری معاشی نییە چوومە بۆ ئەوانەی کەرکووک بەرپرسەکانی کەرکووک هەرەڵێن هیچ جوابمان نادەنەوە هیچ کێشەیەکتانە بۆ کوڕێتەوە هیچ ناوەڵە هیچ کێشەیەکی نەبووە کوڕەکەم لە 17 ساڵێ تەنکەریە بۆ چوو بۆ ئێران هاتوو ئێرانیە کرد هەموو جارڕا هیچ کێشەیەکی نەبوو ئەم جارەها مۆبایلەکەی گەڕابوون ڕسم و شتیان بینی بوو گردویانەوە دوو مانگە کوڕەکەم لە سزنە